سلام علیکم ئاوڕێنی خۆشەویستم بەخێر بن بە ڤیددیۆکی نوێ ئەوڕۆ بێکەوە دەنگ دەدەین لە گەیم ئەوۆردز بزانین یاریە کاندیدە بەگشتی و لە بۆ تەواوی خەڵاتەکان کاندیدی ئێمە وەکو چەناڵی ژیر چییە وەکو ژیر چییە کاتێکم ئەوەی خۆشەویستی دەنگ بدەم بەڵام سەرەتا بە ئێمە دەنگ بدەین بزانین دەنگەکان بەچێ دەدەین و یەکجار خۆشحاڵم بۆ بینینی ئەو ڤیددیۆ لە ماوەی دووەم ساڵە ئەنجامی دەدەم و ئینشاڵڵا هەموو ساڵێکش ئەنجامی دەین زۆر یاری گەورە کاندیدن شەش یاری زۆر نایاب کاندیدن کە لەوانەیە هەر شەشیان شایستەی ئەوە بم براوی خەڵاتەکان بەڵام کامە یاری بە بڕای ژیر کاندیدی سەرەکی ڕاستەقینەیە ئێستا دەنجی پێدەدەین تکاتەکەم دوگمێن لایک سبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەین ببورن ئەوەنە ئەوەیانەوە چه سکرینم هەیە بۆ ئەوەی خۆشەویست دەنگ بدەن سەرەتا زۆر زۆر ئاسانە دێ سەر گوگل لە گوگل دەنووسی گەیم ئەوۆردز من ئەو ساڵ دەنگم نەداوە تاوەکو ئێستا ویستم هەر لە بۆ ڤیددیۆیەکی هەڵی بگرم وتم بەیەکەوە دەنگدانەکە ئەنجام بدەین ئۆکەی سەرەتا let's do this yes please go vote now start voting ئۆکەی شەش یاری کاندیدی خەڵاتی ساڵن یەکەمیان دێثلوپمان هەیە کە بایوەتەن گەورەتر کەم دێثلوپمان هەیە دێثلوپ یاریێکی تایبەتی پلیستیشن 5 بە شێوەیەکی کاتی تەنیا لەسەر پلیستیشن 5 بەرەستا لەلایەن ستودیۆ ئارکەینی بەفێزای دروستکراوەتە یاریێکی مایکرۆسۆفتە بەڵام تەنیا لەسەر پلیستیشن 5 بەرەستا یاریێکی زۆر ناوازە بوو و ئەو یاریە دێثلوپ لوپ بوونەوەی زەمەنە بمری دووبارە لە هەمان شوێن دەست پێ دەکەوە بەڵام بە شێوەیەکی سەیر و جیاواز کە چێڕکە بەردەوامی هەیە شتەکان تەقریبەن نوێ دەبتەوە بەڵام یاریێکی زۆر زۆر سەرنجاشە من تاوەکو ئێستا نەمکردیە بەڵام لە پلانمە ئینشاءالله ئەنجامی بدەم It Takes Two یاریێکی کۆواپە دوو کەسیە باسی ژن و پیاوێک دەکا لەسەر جیابوونەوەنە بەڵام منداڵەکەیان ئاواتە شتێخوازی کە ژێنی بەو شێوازە نەبایەوە دایک و باوکی بگەنەوە یەک یاخود زیانە بنەوە بۆ یەش دایک و باوکی دەبنە ئەو دوو بوونەوەرە بچووکە دەبی هەندێک چاڵنج ئەنجام بدەن و خۆشەویستیان دووبارە نوێ دەبتەوە و یاریێکی زۆر زۆر خۆشە بەڵام کۆواپە تەنیا دوو کەس دەتوانانی دوو کەس بێکەوە ئەنجامی بدەیت هەندێک ژنەکە یەکیانتە پیاوەکە یاریێکی دیکەمان هەیە بە ناوی مترۆید درێت ئەو یاری تەنیا لەسەر سویچ بەردەستە یاریێکی زۆر کۆنە مترۆید من کاتی خۆشی بینی و بەڵام نەمکردو تاوەکو ئێستا کە سویچم نەبووە یعنی خود نیتندۆم نەبووە ئەو یاریە زیاتر بە گەیم پلەیەکەی بەناو بانگە گەیم پلەیەکی زۆر زۆر ڕاقی هەیە ئەو جارە سایکۆناتمان هەیە من تاوەکو ئێستا تۆزێک لەو یاریە بکرد چەند کاژمێرت کرد تاوەکو تەواو نەکردیە بەڵام لە سەرتاوە دەبینی کەەوە یاریی چەندە نازدارە لەلایەن Xbox Game Studios دروست کراوەتە دوو یاری مایکرۆسۆفت کاندیدن ئەو ساڵ کە یەکجار سەرنجا کێشم بە شتە سایکۆناتس تو باسیەوەی دەکایە بوونەوەرێکی بچووکە سایکۆناتس دەستە ناو لاشەی هەندێک بوونەوەری دەستە ناو خانە شێرپەنجەکان و خانە ئەو خانانی کە نەخۆشن دەبێت ناویان بی یاریشی زۆر سەرنجات ئاکشنی ئەدڤێنچەرە تکا دەکەم تاقیکەنەوە ئەگەر گەیم پاستانەیە Ratchet & Clank Rift Apart لەلایەن ئینسۆمنیاکی SI Sony Interactive Entertainment وەتە ئەکسکلوسیڤی پلەیستیشنە پێم وایە جوانترین یاری پلەیستیشن 5 لە پاش دیمن سۆسی و قەشەنگترین یاریشە لە ژیانمدا ئەنجام دابێت چکە ڤیژوەڵ ئەو یاری زۆر زۆر نازدارەوە یاریەکە باوەی ناسرایەکە تواناکانی پلەیستیشن 5 دەتوانێت بەکاربینی لە لۆ تایم و بە خێرایی لە فاست تراڤڵ و فازلۆتکردنی بایۆمەکان لە یەک چرکە دەکەمتر لە چرکەکانی بە لەحزە هەموو شتێک لۆت دەکات و بێگومان Resident Evil Villageمان هەیە کە لە سەرەتای ئەو ساڵ تەواوی یاریەکەمان چناڵ ژیر بە لایڤ ستریم کرد و ڤیددیۆکان هەمووی بەردەستن لەلایەن کاپکۆم بەرهەماتیە Resident Evil Village تاوکەری چیرۆکی ئیثنیە لە بەشی هەفتەمەوە ئیثن میایی هاوژینی لەگەڵ منداڵە بچووکەی لە دەست دەدا لە گوندێکن لەلایەن بوونەوەرێکەوە بردراوە تۆ دەبی بچی ڕزگاری بکەیت و لەوە زیاتر قسەی لەسەر ناکەم نامەوێت سپۆیلی بکەم بەڵام کریسشی تێدایە ئەگەر نەتکردی بڕۆ بیکە چکە زۆر زۆر نازدارە ئۆکەی من دەنگ دەدەم بەچێ من خۆمەکو خۆم ناتوانم دەنگ بدەم بە مەترۆید درێت و It Takes Two و دێثلوپی لەبەری ئەو سێ یاریم نەکردووە بەڵام تێدەگەم لەو کەسانێک کە پێیان وایە ئەو سێ یاریەک لەوانە هەڵبژێرن یاری زۆر نایابن بێگومان بەڵام من دەتوانم دەنگ بدەم بە سایکۆناتس تو Ratchet & Clank و Rift Apart لەگەڵ Resident Evil Village ئەوە تقریبان 5 کاژمێرێک یاریەکەم کردو ئەوم تەواو کردووە ئەوەشم تەواو کردو من دەنگ دەدەم بەخۆ پلانمدانا بدەنگ بدەم Ratchet & Clank Rift Apart لە بەریارێکی بەجددی لە ڕووی تەکنیکەوە زۆر نازدارە بەڵام Resident Evil Village لە ڕووی ستۆریەوە چکە بەڕاستی من عاشقی ستۆریمە ستۆریەکەی ئینکاری ناکرێت و حەزش دەکەم یەکەم جارە دەبینیم یاریش Resident Evil
نازان پێشتش کاندیدی خەڵاتی گیم ئۆف دە هیر بووە خودنا بەڵام ئەوەندە لە بیر یەکەم جارە بین ڕزنیڤڵ کاندید بکرێەوە پێویستیشە بەڕاستی کاندید بکرێ ڕزنیڤڵ فرانچایزێکی زۆر بەناوبانگەوە دەمێت لە بەردەوام بیکا بکەم لەسەر ئوستۆریانە یاری سینگل پلێر زۆرکەمە بێت من دەگدەم بە ڕزن ئیڤڵ بەس با دەبی سەرەتا ئەکاونتەکەمان لۆگین بکەین بانگۆ پاسۆرد ماسۆردی من نەبین دەیمە و شاشە یەک دقا لەگەڵم بن ئۆکێ کنتینیو ئەژیر vote okay yes please next category best game direction واتە باشترین ئیخراجی خۆت دەرهێنانی یاریکردن بە هەمان شێوە دێثلوپ کاندیدا ئیتێکستا کاندیدا و ریترنال کاندیدا کە من پێتانم نەوتە بەڵام ریترنال بەرەبەری کۆتاییەکەیمە بەڕاستی لە دایرەکشنەوە زۆر نازدارە ریترنال یاریی تقریبا ناوشێوێ دێثلوپیە بەڵام وەکو دێثلوپیش نییە لوبوونەوەی وەکو دێثلوپی بەڵام ڕۆگڵایتەوە ستایلەکەیان تۆزێک لێک نزیکە بەڵام لە هەمان کاتچە تۆزێک جیاوازن دوو یاری لەو شێوازەمان هەبوو ئەو ساڵ سایکۆناتس توش دەبێت بێز گەرم دایرەکشنی و ڕاچێتان کڵان گرفتە پاش لە بۆ بێز گەیم دایرەکشن من پێم وایە لە ڕووی دەرهێنانەوە لە ڕووی دایرەکشنەوە بەرهەمهێنان و داینەک پرۆدەکشن دەرهێنان ڕاچێتان کڵاک باشترین یاریە لە بۆ من وەکوتم ناتوانم دەنگدەم بەو دوو یاریە چونکە نەم کردوونە بەڵام ئاشنامە پێیان پێکمان ئاشنامە بەڵام لە ڕووی ئیخراجەوە لەبەرەوەی بخریجەکانی ئەو یاریەی و پرۆدەکشن تیمەکەی ئینسۆمنیاکسی بەڕاستی کارێکی ناوازیان لە بۆ کردیان دیمەنەکان ئەوەندە بە جوانی شوێنی کەتکردنیان و دیمەنەکان ئاکشن سێت پیسەکان زۆر بە جوان دروست کرایەوە خاڵی نێوان دیمەنی سینەمایی و گەیم پلیان زۆر بە جوانی تێکەڵ کردیە من دەنگدەدەم بە ڕاچێتان کڵانچی لێرە next category best narrative باشترین چیرۆک کە پێم سێرە لێرە ڕزنی ڤڵدانەدرەیە دێتلوپمانەیە تێکستومان هەیە Life is Strange True Colorsمان هەیە و Marvels of the Galaxy Marvelous Guardians of the Galaxyمان هەیە کە ئەو یاریە زۆر باشە باز دەکرێن تاوە کەسە نەم کردووە و سایکۆناتسمان هەیە من لێرە لەبەر Life is Strange نەکردووە بەڵام ئاشنای چیرۆکێمە Guardians of the Galaxy نەکردیە تاوە کوێستە بەڵام ئاشنای چیرۆک مێزان باستەکە من دەنگ دەدەم بە It Takes Two لەبەرەوەی ئەوەندەی ڤیددیوانێک کە لەسەریم بینیوە سێ پارتی گەیم پلەی شتم بینیوە پێم وایە چیرۆکی زۆر زۆر سەرنجە بەڵام بەداخەوە هیچ کام لە یاریانە تاوا نەکردیە پێم سەیریشە ڕزنی ڤڵیان لێرە کاندید نەکردن چکە بەڕاستی چیرۆکی زۆر زۆر ناوازەیە بە پڕای من دەدەم بە It Takes Two لێرە Art Direction دەرهێنانی هوەری ڕووی هوەرەوە لێرە The Artful Escapeمان هەیە دەتومانەیە کەینا Bridge of Spiritsمانێک کە یەکزار دڵخۆشم ئەو یاری نازدارەی کەینای کە تاوام کردی بڕیارم دەجارشش بیکەمەوە کاندیدە بەڕاستی لە ڕووی Art Directionی پێم وایە کەینا کاندید یان ڕاچێتان کڵانک هەرچەندە ڕاچێتان کڵانک لە زۆر ڕۆوە لە کەینای بەقوترە بەڵام لە Art Directionی دەبێت ناسنای قەشنگترین یاری خۆم پێدایە کەینا شایستە ڕاچێتان کڵانک شایستە بەڵام دەنگدەمە ڕاچێتان کڵانکی لەبەرەوەی لە ڕووی Art Directionی دەمە کەینای لەبەرەوەی ڕاستە ڕاچێتان کڵانک لە ڕووی دایرەکشنی زۆر زۆر نازدارە بەڵام بەقەدەر کەینای کە یاریێکی ئیندیە چی گەوری نەکردیان این بەرلا بەڕاستی کارێکی ناوازێک لێ بۆش لە خۆشەویستیان دەنگ لە مەرچەندە ناوێت خۆشەویستیان دەنگدا بەڵام لە خۆشەویست دەنگدەمە کەینای سکۆران میوزیک ئەوە بەلامەوە زۆر زۆر گرینگە بەڕاستی بەڵام بەداخەوە ئەو یاریانەی کە ئەمن دەمویست هیچ تێدا نییە سایبەرپانکمان هەیە لە ڕووی میوزیکەوە میوزیک و سکۆر سایبەرپانکمان هەیە Guardians of the Galaxyمان هەیە نیۆ ڕەپلیکانتمان هەیە وڵاو یاریەم هەندێک کردیە تەواو نەکردیە بەڵام هەندێکم کرد نیێری ڕابردوم زۆر زۆر بەدڵ بوو ئۆتۆماتایەکە ڕەپلیکانت تۆزێک یەک دوو مشنی بیدایەتیم کردیە بەڵام هۆکارەکەی نازانم چی بوو تەواو نەکردیەوە بە بڕایم بۆ زۆر ئاشنای میوزیکی ئەو یاری نیمە بەڵام سایبەرپانکیش بەڕاستی لە ڕووی میوزیکە زۆر زۆر نازدارە بە تایبەتی سکۆرەکانی بیدایەتی ئەدەنگ دێنە سایبەرپانکی ئۆدیۆ دیزاین ئۆکەی لە دیزاینکردنی ئۆدیۆی مناقەشەی تێدا نییە پێم وایە ڕیتێرناڵە فۆرزا هۆرایزنیش کاندیدە لە بۆ ئۆدیۆ دیزاینی بەڵام پێم وانە لە ڕووی ئۆدیۆ دیزاینی بەقەدەر ڕاچێتان کڵانک و ڕیتێرناڵی پێش زۆر ناوازە کردووە میوزیشی ڕزنی ڤڵی خۆشە بەڵام ئەنی ئۆدیۆ دیزاینی
مثلا ئۆدیۆ دیزاین واتە دیزاینکردنی ئۆدیۆکە لەکوێ دەنگ میوزیک بی لەکوێن دە ساوند تراک بی و ساوند تراک بی یان سکۆر بیتن و لە هەمان کاژ ساوند ئیفێکت و دیزاینکردنی هەموو شتەکان پێم وایە ریتێرناڵی هەڵەبژێرم لێرە. بەس پرفۆرمانس باشترین نواندن وەکو ئەکتەر ئێریکا مۆڕیمان هەیە لایڤ سترنج و جان کارلۆ ئێسپەسیتۆمان هەیە لە فار کرای 6 دێتلوپمان هەیە جەیسن کیلی ماگیمان هەیە لە ڕزنیڤل ڤیلج ئەو ڕۆڵی لیدی دیمستریکوی دەچێڕی وەروە ئۆزیۆمۆمان هەیە وەکو پێم وایە دەتوانم جان کارلۆی هەڵبژێرم وەکو خۆم بەڵام بۆ ئێوە جیاوازە بگومان یانیش لیدی دیمستریکۆ پێم وایە لیدی دیمستریکوی هەڵبژێرم لێکوانە باش چکە ڕۆڵی زۆر نازداری جێڕا بەڕاستی وەکو لیدی دیمستریکۆ چکە نازدار بەڕاستی و ڕگەل لیدی دیمستریکوی ئەو یاریە زۆرتری فرۆشیە. Games for Impact ئەو یاریانەی کەوە چۆن دەڵێ کاردانەوەیکی گەورەیان دروست کرد ئەو یاریانە شەرت نییە کردبت تەنیا ئاشنابوون شەرتە من ئەو یاریانە هەمیان ئاشنامە یعنی دەزانم ئەو یاریانە بوونیان هەیە No Longer Move Home No Longer Home Life Strange True Colors A Colorful Tale و Boyfriend من ئەو یاریە پێم وابوو کاردانەوەیکی گەورە لە ناو دنیای ئیندی دروست کرد Before Your Eyes پێم وایە یاریش زۆر سەرنجڕاکێشە بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە نەمکردیەوە داوای کۆد یاریەکەشم کردێت لە دیڤلۆپەرەکان بەڵام بۆیانە ناردووم بەڵام دەنجیان پێ دەدەم. Best Ongoing ئەوە یاری ئۆنلاین دەگرتەوە کە بەلامەوە زۆ گرنگ هەیە ئەو یاریانەی کە بەردەوام ئەپدەیتی نوێی لە بۆ دێشتی نوێی لە بۆ دێ Apex Legendsمان هەیە Final Fantasy ئۆنلاینمان هەیە 16 ئۆنلاین Fortniteمان هەیە Genshin Impact و Call of Duty Warzone هیچیانم بەلاوە گرنگ نییە بەڵام دەنگ بدەین بە چیهانیان بە Genshin Impact لەبەر یاریشی جیاوازە بەلامە گرنگ نییە. باشترین یاری ئیندی ئۆکێ ئەوە لە بۆ من تۆزە قورسە لەبەرەوەی ئەو دوو یاریە 12 منتم کردیە و کەیناشم کردیە لوپی ڕۆژ تۆزەکە ئاشنایمان دەشت مەسەر خوێندیتەوە ئەندێک ڤیدیۆش مەسەری بینیوە ئەوم نەکردە ئینسکرایپشن نەمکردە نازانەوە چێت دێت دۆڕشم گوێ لێ بووە لە بەرنامە فرێژیشم زەمجارێک باسم کرد ئەو یاری زۆر نازدار یارە بەڵام بەداخۆ نەمکردە وڵای تۆزێک لە بۆ من قورسە باشترین یاری ئیندیان کەینایان 12 من زۆر نازدارە بەڵام ناکاتە کەینایی تو کەینا بەڕاستی باشترین یاری ئیندیە بەلام ئەوسڵ. ئۆکێ باشترین یاری مۆبایل کە بەلامەوە زۆر گرنگ نییە دووبارە چکە یاری مۆبایلی ناکەم من Fantasia Genshin Impact League of Legends Wild Rift کە بەشە سەڵ بڵاوکراوە Marvel's Future Revolution Pokemon Unite هیچیانم بەلاوە گرنگ نییە این دەنگدەین باریەک هەریەکەچیان لەبەر پێتان بڵام بەلامەوە زۆر گرنگ چکە هیچیان نەکردووە وای Genshin Impact تۆزە کردێ بەڵام با دەنگ بدەین وڵای دەنگەمە League of Legends کوردستان تۆزەک بەناو بانگتر بی. Best Community Support ئەو یاریانەی کە باشترین پاڵپشتی لە کۆمەڵگایەکەی خۆیان دەکەن کمیونیتی خۆیان دەکەن Apex Legends Destiny 2 Final Fantasy Online و Fortniteمان هەیە و No Man's Sky بگومان هیچ یاریێک بەخەتەر No Man's Sky سپۆرتی کمیونیتی خۆی ناکە بەردەوام شتی نوێ دەنێری ئەپدێتێکی زۆر گەورە و زەبەرات دەنێری بە خۆڕای جاتەکەی مەرا بۆش دەنگ دێن بە No Man's Sky. Innovation in Accessibility Accessibility یاخود Accessibility ژیر غەڵەت مەخینەوە ئێستا هیچ نازانین ئەو یاریانەیەکەوە مەسەن ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و بتوانن بە ئاسانی یاریەکەن بۆ ڕەنگ کوێرن یاخود 50 سنت تەواویە یاریەکە ئۆپشنی زیاتر بەردەست دەخە لە بۆیان تاوەکو بە ئاسانی بتوان یاریەکە بکەن. پێ ئەو یارانەی کە کردیتم فارکاششم کردی بگومان تۆزە شارەزای ئەکسبلیتیەکەیمە ناگاتە فۆرزا و ڕاچێتی دەنگ نەمە ڕاچێتی لەبەرەوەی ئۆپشن یەکجار بێ حەد زۆری تێدایە لە بۆ ئەو جەماعەتێکەوە ئەوان پێدەست تایبەتم یاریەکە بکەن. Best VR و AR وڵای بەداخەوە ناتوانم دەنگ دەمە هیچیان بەڵام دەنگ دەدەمە هیتمان سێش کاندیدا هیتمان سێ I expect you to die too Lonico Resident Evil 4 ئەوە لەسەر Oculus 2 بڵاوکرێ یاریی دڵێن زۆر نازای لەسەر لەگەڵ سنایپەر لات VR دەنگ دەدەمە هیتمانی ئەو هیچ کاتەگۆریەک هیتمانی تێدا نەبووە دەنگ دەدەمە هیتمانی حەز دەکەم هیتمان شتێکی ببە. Best Action Game یا باشترین یاری ئەکشن Back 4 Bloodم کردیە Chivalry 2 نەکردیە Deathloop نەکردیە Far Cry 6م کردیە Returnalشم کردیە بۆکو یاری ئەکشن پێم وایە
باک فۆر بڵەت یاخود ریتۆرناڵ دەیبە من دەگەمە ریتۆرناڵی باک فۆر بڵی زۆر نازدارە بەڵام بەقەدە ریتۆرناڵی ئەکشنەکانی ریتۆرناڵ بەس ئەکشنە یعنی بدایەتە ئاخری تو بەس ئەکشن شەش و ئەکشنەکانی زۆر نازدارە بەست ئەکشن ئەدڤێنچەر ئەوەیان تۆزە قورسە باشترین یاری ئەکشن و سەرکێشی نازانم ڕزنیڤڵی دێنمە ڕزنیڤڵ ڤیلجی بینمە ڕێزی ئەکشن سکە زیاتر هۆڕۆڕە وڵای ئەکشنیشە ڕاچنەکلاکی لە ڕووی ئەکشن ئەدڤێنچەر زۆر نازدار یعنی ئەگەر یاریتان نەکردبی نازان چۆنە ئەوی دەنگ دەدەینە ڕاچتەن کلاچ سکەمان هەیە بگومان ئەو دەنگی کە ئەمن دەدەمانەوە نیە پێویستە تۆ ژواب دەر کەسە بۆچوونی جیاوازەوە تەنیا بۆچوونی خۆمە بێز ڕۆڵ پلەینگ ڕۆڵ پلەینگ واتە دروستکردی کارکتەری خۆت و گەیژیدان بە کارکتەری خۆت و یاخود لە مۆدی مەڵتیپلێرەکەی ئەکسپرینسێکی زۆر باشت پێ بدە مۆنستەر هەنتەر ڕایس سکارلت نێکسس سایبەرپانک و شین مێگامی تنسی 5 لەگەڵ تێلز ئۆف ئاریس وڵای ئەوەندە لەسەرم خینیتەوە من بۆ خۆم زۆر کیسکام لە یارانە زۆر جگە پنج تاقیمە تەواو کردیە بەڵام دەڵێن تێلز ئۆف ئاریسی زۆر نازدارە تێلز ئۆف ئاریس لە ڕووی ڕۆڵپلەینجیەوە بێژ دەمەوەی بەڵام وەکو خۆم تەنیا سایبەرپانکم کردیان ئاینکە نازانم بێس فایتینگ یاری شەڕکردن شەڕی دوو کەسی دیمن سلەیەرمان هەیە Guilty Fear, Strife, Melty Blood, Type Lumina, Nickelodeon All-Stars Brawl, ئەو یاریەم کردیم Virtual Fighter 5 Ultimate Showdown وڵای دەنگدەمە نیکەلۆدیان زۆر خۆشە باشترین نییە لەوانە بێگومان یەک لەوانە باشترن بەڵام بەس ئەوم کردیم ناتان دەنگدەمە شتێککە ئەم کردی هیچ لەسە نەزانم Best Family ئەو یاریین کە بە خێزان گونجاوە بۆ منداڵ گونجاوە تقریبا توانین بڵێن فامیلی واتە منداڵ و دایک و باوکوانە بتان بێک و ئەنجامی بدەن ماریۆ پارتیمان هەیە سوپەر ماریۆ ئیتێکس تو دەبە هیدمنەوەی هەرچەندە ئەوەش واریۆوەر لە بەرنامە ژیش باسم زۆر نازارە بەڵام حەز دەکەم ئیتێکس تو ئەو یاری ئەوەی بچکە پێویستە خڵاتێکی بە بێست سیم استراتژی ئەو یارانەی کە سیم استراتژینە Age of Empire-مان هەیە یاری استراتژی و کۆمپیوتەری زۆر بەناوبانگن Evil Genius 2 لەگەڵ Humankind کردیە ئەوم تۆزە کردیە لە گەیم پاسی بەردەستە تۆزەك زۆر نام ئەوسام کردیان بەش یەکەم بکردم ئەڕنەوە بەزۆسام لە گەیم پاسی کردم لەسەر کۆمپیوتەری Microsoft Flight Simulator بێگومان پێویستە ئەوەش خەڵاتەکی پێ بدەم بە خۆم سپۆرت لەگەڵ ڕیسینجی سپۆرت یاری سپۆرتم زۆر بەلاوە گرنگ نییە لەبەرەوەی کۆمپانیەکان زۆر بە خراپی تەعامل دەکەن بەڵام وەکو ڕیسینگ لۆ من تۆزە ناخۆشە ئەو کاتەگۆریە لەبەرەوەی هەم فۆرزام زۆر پێ نایە بە و هەم هاردویل ئەنلیشتم زۆر پێ نایە بە ڕایدەرز ریپەبلیک ئۆکێ بەڵام ئەو دوو یاریە لەبە و قورسە تۆزەک بەڵام دەنگ دەدەمە فۆرزای لەبەرەوەی بێکمان ڕیسینگێکی جوانتر و باشتر لە هۆدویل بەڵام هۆدویل زۆر نازدارە دوو ڤیدیۆش مەسەری بڵاو کردەوە کەستان تەماشاتان نەکردێ زۆر عیبە لە بۆتان دەنگ دەدەنێ فۆرزای فۆرزا زۆر نایە بەڕاستی مناقەشەی سەنگە بێست مالتیپلەیەر باشترین یاری مالتیپلەیەر یاری ئۆنلاین یانی Back 4 Blood Knockout City Takes Two Monster Hunter Rise New World وەزام New World کو کاندید کرا یاری چاین چێشە هەیە ڤالهایمیش بەڕاستی کاردانەی گەوری دروستکرد ڤالهایم من دەگدەمە It Takes Two کە پێویستە ئەو یاریە گەورەتر بکرێ بەڕاستی Best Career Content Career of Year بەسەمە وەکو باشترین یوتیوبەر و باشترین کەسانێک کە بەرهەمی ڤیدیۆ گەیم لە سۆشڵ میدیا بڵاو دەکەنەوە وڵای بەس دریمی دەناسم لەوانە یانی تەماشای بکەم بەس دریم کۆنتەنتی دریم دیتیوانە کەسیان ناناسم بەداخەوە نەمە دریمی ڤیدیۆکانی خۆشم باشترین یاری دەیوید ئیندی دەیوید ئیندی واتە ئەو یاریە کە بڵاو کرایەوە و یەکەم یاریانە کە بڵاویان کردیتەوە بێگومان لەلای من کەینایە سەیبڵیش زۆر نازدارە تۆزێک تقریباً چەند 5 کاتژمێرە یاری سەیبڵم کردیان بزانم بە ئەکاونتی دووەم کردیتم لە گەیم پاسی بەڵام بزانم فۆرگاتنستی دەڵێن زۆر باشە دی ئارتفول ئیسکیپ نەکردیە بزانم ئەوژ گەیم پاسی بەردەستەیان نانازانم کەیناو ڤالهایم دوو یاری زۆر ناوازە بوون وە ساڵ ماوەی ساڵی ڕابرد تقریباً ئەوان دەگرنەمە کەینای ئەکیدمە خەڵاتەش لەوانەیە بەکەینە یان سەیبڵی بیان ئەو دەیبە Most Anticipated Game ئەوە زۆر قورسە بەڕاستی ئەو یاری زۆر چاوەڕوانی دەکەی لە بۆ ساڵی داهاتوو قورسە بەرەوەی Elden Ring زۆر چاوەڕوانی بە God of War Ragnarok زۆر چاوەڕوانی بە Horizon Forbidden West یەکجار زۆر چاوەڕوانی بە زۆر چاوەڕوانی نیمە لەبەرەوەی سویچم نییە نازانم بەش یەکەمی زێلدای تۆم بوو بۆ The Sequel of the Legend of Zelda Breath of the Wild
ئاران نەوکە ستارفیلدی یەکجار چاڕوانیمەتە لە بینی ئەو سێ یاری دەبی ئەو چوار یاریە ئابێگومان هەمومان چاڕوانی گادەڤار ڕاگنڕۆکی نا بەڵام هۆرایزن و ئێلدن ڕینجی زۆر چاڕوانی مە لەگەڵ ستارفیلدی زۆر چاڕوانی نازانم چ بکەم ئەکەیدم ئەوە باشترین یاری ساڵی داهاتوش دەبنەوانە کیدون لەوەی بادەنگ دەینە گادەڤاری کیدم گادەڤاریش هەدەی بە بەڵام ئێلدن ڕینج زۆر چاڕوانم ئۆکێ ئەو لە ئەولای نایەژیر بێست ئیسپۆرتس گەیم ئەوش بەلامانزە زۆر گرنگ نییە ئارەمانە لەپانە وەرزی ئەحمەد شێخانە ئەستەغفیرڵڵا تووشی باش نییە دەیکەم بەڕاستی کال ئۆف دیوتی نەخێر لەبەری کال ئۆف دیوتی ئەساڵ زۆر خراپ بوو داوای لێبرن دەکەم ئەگە تو چێژ لە یاریەکەی بەگرتێ بەڵام ڤیدیۆیەک مێ لەسەر بلاک ئۆپسی باسی خۆشترین کاتەکانی کال ئۆف دیوتی دەکەم ئێستا کال ئۆف دیوتی لەو کاتە خۆشانە نییە لەبەری یاریە کۆنەکانی زۆر ڕاقی بوون ڤالۆران دۆتا تو هیچیان بەلاوە گرنگ نییە با دەنگ دێنێ ڤالۆرانتی با یاریشی جیاواز هەڵبژێرم بێست ئیسپۆرت ئاتلی هیچیانم بەلاوە گرنگ نییە لەبەرێ نەیان ناسم بەداخەوە بەڵام دەنگ دێنێ ئۆستینیانە باشترە دنیا کۆریە ئیسپۆرت ستیم هەر دەنگ دەمەوان کۆچ ئارن ناو بەلامە گرنگ نییە ئیسپۆرتس ئیڤنت پەبجی مۆبایل لای پەبجی مۆبایل ئیڤنتەکانیان زۆر جوانە بەڕاستی تەواو با دەنگ دێنە ئەوەی لیگ ئۆف لێجندزی وەکو ئیڤنتی یان ساڵان دەیکەن ئۆکێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 دەنگماندا 29 کاتەگۆری 28 کاتەگۆری یەکمان دەنگ نەدا ئەوەش دەنگدانەکەی ئێمە بوو هیوادارم سووتان لێوە گرتبی و بۆ چونەکتان دروست بکە یاریەکان چۆنینە هیوادارم ئێوەش دەنگ بدەیت کاتەکەم دگمە لایک سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆی شتیکە بەخۆی گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ